هەواڵی پرسێ سکور وەزیرێک لەسەر خەتەوەی قسە بکە. دکتۆر محەممەد داودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵمانایە بە تەلەفۆن. دکتۆر سڵاو لێبێ، سوپاس بۆ بەشداریکردنت. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش. دکتۆر، یەکێک لە کێشە گەورەکانی کە ڕوبەڕووی ئێوە بۆ وەکو وەزارەتەکەتان مەسەلەی کەمەندامە و خاوەن پێداویستیە تایبەتەکانە. ئێوە وەکو وەزارەتەکەتان چیتان کردووە؟ ئەوان دەڵێن گەیشتونەتە حاڵەتی شکۆمان شکاوە، دەستپانەکەینەوە، داوای خێرەکەین لە خەڵک. ئێوە وەکو وەزارەتەکەتان چیتان کردووە بۆ گەڕانەوەی شکۆ بۆ توێژێکی گەورەی ناو کۆمەلگا کە خاوەن پێداویستی تایبەتە؟ بەتە سپاس بۆ ئێوە و سپاس بۆ میوانە بەڕێزەکانت. من دەستخۆشی لە هەردووچیان دەکەم. هەڵبەتە مەسەلەی کەمەندامان لە هەرێمی کوردستان مەسەلەیەک نییە لەگەڵ وەزارەتی لە کاتی دەست بەکاربوونی منەوە دەستی پێکرد بێ. هەڵبەتە ئەمە دەگەڕێتەوە پێش دەست بەکاربوونی من بەداخەوە مناڵم بینی من سەردانی چەندین کەمەندامیشم کردووە کە لە ماڵەوەیە شەلل دەماخی زۆرترشم بینیوە لەوانە و بەڕاستی ناخمان بۆ ئەم زۆرە خەڵکانان دەهەژێ. من پێمان وایە کە ئەمانە چینێکن لە هەرێمی کوردستان پژێ خراون و تا ئێستاش هیچ زۆرە بەرنامەیەکیان نەبووە بۆ چۆنیەتی تاکردنی باری گوزەرانی ئەمانە. ئێمە لە وەزارەتە پرۆژەی سۆشیالمان هەبووە، واتە بۆ ئەوەی کە چۆن بتوانین بار و گوزەرانی کەمەندامان چاپکەینەوە. لە کاتی خۆشا کارمان لەسەرەوە کردو هەر لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونشم ئەگەر بگەڕێنەوە ناو فایدەکانی وەزارەتی کار من نووسراوم کرد بۆ ئەنجومەنی وەزیران دەبێ ئەم بڕەپارەیە بۆ کەمەندامان زیاد بکرێت، چونکە هیچ عەدالەتی تێدا نییە. هاوڵاتیەکی بەڵام دکتۆر، یعنی ئەگەر دەسەڵاتەکان لای ئێوە نییە وەکو وەزارەت، پرسیارەکەی کاکسامانەوەیە بۆم بەردەوامن لەم وەزارەتە بۆ ئەم وەزارەتە تەسلیم ناکەنەوە لە کاتێکا دەڵێن دەسەڵاتەکان کاک عومەر ژاماژێ بەودا هەمووی پەیوەندی بە وەزارەتی داراییەوە هەیە. هەر وەزیری دەسەڵاتی تایبەتی خۆی هەیە لە سنووری دەسەڵاتەکانی خۆی مامەڵە دەکەم، منیش لە سنووری دەسەڵاتەکانی خۆم مامەڵە دەکەم. هەڵبەتە بەڵام دەبێ هەندێشت بەبیری ئەم بەڕێزانە بێنمەوە ئەوەی ئەو داکۆچیانەی من کردو من لە شەریحەی کەمەندامان لەوانەیە وەزیرێکی تر نەیتوانی بێ ئەو قسانە لە ئەنجومەنی وەزیران کە حتا نەیتوانی بێ داکۆچی لە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیش بکە. من بەسەریح العیبارە لە ئەنجومەنی وەزیران وتومە ئەو زۆرە بڕەپارانە و دەستبردن بۆ بڕەپارە و کەمکردنەوەی کەمەندامێک واتە ئێوە بە کەمەندام ئەگەر دەنگی ئێرە بۆ خۆتان لێ بدەن بۆمان بەرزکەن بۆیە دەنگەکە بەباشی بگات. وەزیران بە شاهیدی هەموو وەزیرەکان من ئەمە مووسووە سەبارەت بەوەی کە ئێمە بۆچی تەنها لەم چوارچێوە چاکسازی دەکەین بۆ لە ئەوانی تر ناکرێ. من بەسەریح العیبارە لە ئەنجومەنی وەزیران لە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی کاتێک کە بڕیاری کەمکردنەوەی مووچەی کەمەندامان دەیانویستیدەن وتومە بۆ دەستنابن بۆ ئەوانەی کە لە وەزارەتی پێشمەرگەن بۆ لە وەزارەتەکانی ترن کە ژمارەیان 450,000 ئەگەر 450 دکتۆر با کاکسامان لە بۆچی بەفراشان نەگرنە کەربەغدا. ئەمە قسەی من بۆ لە ئەنجومەنی وەزیران لەبەرەوە من وەزیرێک نەبوومە دەستەوسان دانیشتم داکۆچیم لە مافی کەمەندامان یان مافی خەڵکی هێژار نەکرد بێ بە پێچەوانەوە زۆر بە توندیش مامەڵم کردووە و مافی ئەوانم داوا کردووە. ئەم زۆرە هەڵوێستەی من کە هەم بۆ وەکو وەزیرێک بۆ داکۆچیکردن لە مافی کەمەندامان من دڵنیام لەوەی کە وەزیرێکی تر بەو شێوەیە دەتوانی داکۆچی. باشە، زۆر سپاس دکتۆر بۆ بەشداری، زۆر سپاس بۆ